لا خولی پلێکی عراقی ژانی پێشمەرگەی سلێمانی لە بەفید و ڕۆدانی خاڵەکانی بەردەوام مافتێژ لە یاریگای خۆی بەرامبەر ناسریا دوو خاڵی دیکەی لەدەستدا. لە هەفتەی 16 کۆمەڵی دووەمی خولی پلێکی یانەکانی عراق پێشمەرگەی سلێمانی میوانداری لە یانەی ناسریە کرد کە پێش ئەنجامدانی ئەم یاریە ناسریە لە پلەی دووەم و پێشمەرگەش پلەی سێمی ڕزبەندی کۆمەڵەکەیان گرتبوو. یاریەکە یارێکی چارەنووساز بوو بۆ هەردوویانە. بۆ یەکێم یەکەمی یاریەکە سەرەڕای چەند هەوڵێک بۆ تۆمارکردنی گۆڵ، بەڵام سەرجەم هەوڵەکان بەیاکان بوون و جێم یەکەم بە یەکسانبوونی بەبێ گۆڵ بە کۆتایی. لە جێمی دووەمی ژیارەکە بە هەمان سیناریۆ دەستی پێکردەوە، بەڵام ناو بەناوە هێرش دەکرایە سەر گۆڵی تیپەکان بەبێەوەی هیچیان گۆڵی لێبەرهەم بێت. یارەکە بە یەکسانی تاکۆتا خولەکەکان درێژەی کێشە، بەڵام لەخۆکی هێشتا چێنەرجەلال گۆڵی یەکەم و پێشکەوتنی بۆ پێشمەرگەی سلێمانی تۆمار کردو. هەمووانیش چاوەڕێی سەرکەوتنی پێشمەرگەی سلێمانی و گرتنی پلەی دووەمی کۆمەڵەکەیان دەکرد. بەڵام پاشتەنها 4 خولەک یانەی میوان لە ڕێگەی محەممەد سەڵاحەوە ئەنجامەکەیان یەکسان کردەوە تا کۆتایی ژیارەکە بە گۆڵێکی یەکسان بۆ هەردوویانە بە کۆتات. بەناوی خوا بەداخەوە لەم یاریەش یەکسانبوونمان تۆمار کرد. چەند یاریەکە ناتوانین سەرکەوتن تۆمار بکەین، بەڵام من پێم وایە هێشتا هیوایەکمان ماوە تیپەکەمان تا ڕادێکی باش دەرکەوت یاریەکەدا، بەڵام نەیتوانیە مۆلەکان قۆزێتەوانەوە سەر ڕاوی گۆڵی پێشکەوتنیشمان تۆمار کرد، بەڵام بەداخەوە زوو گۆڵەکەمە لەسەر تۆمار کرایەوە فریایەوە نەکەوتین کە پارێزگاری لە ئەنجامەکە بکەین. بەرحاڵ ئێمە لە هەموو بارودۆخەکاندا بەرپرسیارەتی لە ئەستۆ دەگرین و هێشتا هیوامان واوە هەوڵەدەین لە یاریەکانی داهاتوو قەرەبووی ئەم ئەنجامە بکەینەوە. بەناوی خوا دەتوانم بڵێم یەکسانبوونێکی گرنگ بوو بۆ ئێمە. ڕاستە ئێمە بۆ بردنەوە هاتبووین و دەبوایە سەرکەوتنمان تۆمار بکردا، بەڵام پێم وایە یەکسانبوونیش پاژۆی پێشمەرگە گۆڵی پێشکەوتنی تۆمار کرد بۆ ئێمە ئەنجامێکی باش بوو لە بەرەوەی تیپی پێشمەرگا یەکێکە لە یانە بەهێزەکان و هەروەها تیپێکی تاو دامەزرا و ڕێکخراویان هەیە. ئەتوانم بڵێم یەکسانبوونەکە بۆ ئێمە پاژەوەی گۆڵمان لەسەر تۆمارکرا وەک سەرکەوتن وایە. هەوڵ دەدەین یارەکانی داهاتوو بتوانین سەرکەوتن تۆمار بکەین و پێم وایە هێشتا چانسی گەیشتنمان بە خولی نابێ عراق هێشتا ماوە و هیوادارین کە بتوانین یارەکانی داهاتوو بە سەرکەوتن کۆتایی پێبێنین. بەم یەکسانبوونەشی یانەی پێشمەرگەی سلێمانی لا پلەکەی خۆی لا کۆمەڵەکەی مایەوە کە پلەی سێمی ڕزبەندیە بە کۆکردنەوەی 27 خاڵ، یانەی ناسریەش بە کۆکردنەوەی 30 خاڵەوە لە پلەی دووەم ماوەتەوە و جیاوازیەکەشی لەگەڵ یانەی کەربەلای پێشەنگ بۆ 3 خاڵ بەرز بووە.